کیمیا بارانکردنی هەڵەبجە و ئەنفالکردنی 182,000 کەس دەمەوێت ئەوە بپرسم ئەو هەموو ڕووداوانە ڕۆڵیان چ بوو لەبەرەو پێشبردننی کورد بەداخەوە دەڵێم ئێمە نەمانتوانی وەکو جووەکان وەکو یەهودیەکان کە ئەوان جینۆسایدی هۆلۆکۆستیان کردە بنەمایەک بۆ دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل کە ئێستاش وەکو هۆکارێک بەکاری دەینی بۆ وەرگرتنی پشتیوانی نێودەوڵەتی ئێمە وەکو کورد نەمانتوانی سوود لەو کەیسانە وەرگین بە شێوەیە لە شێوەکان کاری وای لەسەر بکەین لە نێوەندە نێودەوڵەتەکان بتانین بەلایانی کەم بیکەینە بنەمایەک بۆ ئەوەی بیسەلمێنین کە ئێمە نەتەوەیەکی فعلەن شانی ئەوەین کە ببینە دەوڵەت سەربەخۆ بژین ئێمە جینۆسایت کراین ئێمە کۆمەڵ کوش کراین ئێمە ئەنواع و ئەشکال چەکیمیاییمان بەسەر تاقی کراوەتەوە ئێمە شانی ئەوەین وەکو وڵات وەکو نەتەوە کیانی سربەخۆی خۆمان هەبێ ئومێدەوارم لە داهاتوودا بتوانین ئەو کەیسانە بکەینە بنەمایەک تاکو لە داهاتوودا کیانێکی سربەخۆ بۆ کورد دەستەبێت ئەمەش هێوادارین و ئیشاڵڵا ئەو شتانە ببینین نەک تەمەمان زۆر بڕوا و نەیبینین کاک فواد دەمێ بێمە سەر ئەو پرسیارە قەدەغەکردن یان سنووردارکردنی زمانی دایک لەلایەن دەوڵەتانەوە بەرامبەر بە کەمینەیەک ئەوە دەچێتە چوارچەوەی جینۆساید ئەوە اختصاسێکی تایبەت بە ئەوەیە بە لایانی کللتوریە لایانی زمانە لانی من بەڕاستی معلوماتی تەواوم دەربارەی ئەوە نییە بەڵام یەک لە بنەمایەکانی جینۆساید مەسەرەن قڕکردنی نەتەوە لە هەموو ڕوویەکەوە هەموو ڕوویەک دەگرێتەوە کە لەوانەیە زمان و کللتوریش بگرێتەوە